سڵاو ڕێز هاوڕێیان ێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بێن لە هەر شوێنێکی دنیا. لەم ڤیددیۆدا بە تۆماری دەنجی بە بەڵگەوە دەیسەلمێنین کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە ڕێگەی ئارتی بانک دزی لە داهاتێکی یەکجار بچووک دەکرێت کە هاوڵاتیان تێدای مستەفید. هەمومان ئەوڕۆ ئەو ڤیددیۆی راپۆرتەی ئێنارتیمان دیت، هاوڵاتیەک دێ قسە دەکەم دەڵێ من دەچم بۆ عەج و عەمرە بە بیانووی ئەوەی سیستەمەکە کار ناکە، پارەمان بۆ ناگۆڕنەوە. ئەمە لە پێشتر هەبووە، بەڵام خەڵک ئامادە نەبوو قسە بکە، بۆ ئێمە چەند ڕۆژێکە بە دۆداچوونی بۆ دەکەین. ئەمڕۆ لەسەر ئەو ڤیددیۆیە هاوڕێی خۆشەویستم کا قادر نادر پەیوەندی کردووە بە بەڕێوبەری فڕۆکەخانەی هەولێر کە تۆمارە دەنجەکەی ئێستا بۆتان لێدەین، دەڵێ بە هیچ شێوازێک عەج و عەمرە مافی ئەوەی نییە پارە لە فڕۆکەخانە بگۆڕتەوە لەبەرەوەی نووسایی فەرمیمانیە لە بەردەلۆمان هاتیە. لە هەمان کاتدا پەیوەندی بە بەڕێوبەری ڕاگەیاندنی فڕۆکەخانەی سلێمانی دەکەین کە ناوی کاکدانایە، هەمان پرسیاری لێ دەکەین، دەڵێ نەخێر لە فڕۆکەخانەدا مافی ئەوە تێ بە نووسایی فەرمی مافی ئەوە تێ پارە بگۆڕیەوە، و هەروەها ئێمە نووسایی فەرمیشمان لەلایە کە لە بەغداوە بەدەستمان گەیشتیە کە بەڵێ حەج و عەمرە مافی ئەوەی هەیە پارە لە فڕۆکەخانەکە بگۆڕتەوە، بەڵام پارتی ئەم دزیە لە هاوڵاتیان دەکە ڕێگە نادا قازانجێکی بچووک بکەن لەو هاوڵاتیانەی کە سەردان دەکەن. بۆ ئێستا بەیەکەوە جێ لە دەنجی یەکەم دەگرین کە گفتوگۆی نێوان کا قادر نادر و بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە، دەڵێ مافی ئەوە نییە، یعنی ئەو کەسانەی کە دەستنە حەج و عەمرە مافی ئەوەیان نییە پارە بگۆڕنەوە. دواتر جێ لە دەنجی دووەم دەگرین کە بەڕێوەبەری ڕاگەیاندنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیە، دەڵێ بەڵێ دەتوانن پارە بگۆڕنەوە. دواتر دێن باسی ئەوەی دەکەین ئەو دزیە چۆن دەکرێت، چێ دەیدزی و لە قازانجی شێشە. ڕابەیەکەوە جێویستێن کامی. الو کاکشەر چوونی باش کاکشەر سەرچاوم کاکشەر راپۆرتێک بڵاو بوویتەوە، من ماوەکەیت کەش تەلەفۆنم لۆ کرد بەرێ فەرموو کە پارە لە بانک لاینگۆ حکوومەتی عێراق ناردیتی و خەڵک باسەکە کاریەکی هەفتا وەرەقە لە بۆی هەیە بگۆڕدرێتەوە، ئێستانگۆ دەیکەنە سی لە سیەکەش دەرێن ڕاوەستایە. انا نخير نكراي كسي او تعليمات البنك المركزي العراقي ليك مطاريك ارتي باق دستي بكريا $7,000 لبو مسافري لقرتوا ئێوە بەس خەڵک لەوێن دەر لە ناو مەتاری دەرێن گوتیان ڕاوەستایە. ئەو بانکە شەری ئێستا لە میدیاکان بڵاویان شتي ولا قوريني خەڵک لێدوانیدا لە ناو مەتاڕی كاك شتي ولا قوريني خلك هاتيا 9 مليون دينار باقي بيبو وشتي بيقوريتوا بەڵام $5,000 شي بيبوا بەرز قانوني شكلومان هاتيا $10,000 مسافر نبي زيادة بارك یعنی ئێستا زيادة بيلو ينابورنوا ئێستا تۆکو بەڕێوبەری ئەوە نەفی ئەوە دەکەیت کە پارە کە پارە تەوزیع دەکرێتن هیچ ڕێگریەک نییە لەوەی هیچ ڕێگریەک نییە، خەڵک دێتن بۆردینجی خۆی پاسپۆرتی خۆی تکتی خۆی تەسلیم دەکاتن، بەڵام قەرەباڵغا خەڵکەکی زۆر پارەی دەگۆڕتەوە. ئاخر پارەی دەگۆڕتەوە لە بۆ هەموو مسافرێک ئەو پارە هاتیە وایان نا لە بۆ هەموو مسافرێکی دەولی نەک داخلی، مەسەن لە مەطاری هەولێرە بەغدا بستە سلێمانی نا ئەوانەی کە سەفەری دۆلی دەرێ دەکەن. بەڵێ دەدەنەوانە هەمووی هیچ کەسێک نییە تکت و بۆردینگ و پاسپۆرتی پێ بیت بەق نەیداتێ. ئەی باشە و دوو کەسن دەڵێن دەچینە ئەمرەی لێ دوانیان لێوەرگیرە ئێستا ملیان ناکاتن بەقی بەرکەسی عێراقی عەمرە و ئەمڕا حەج ئەوەش ملیان ناکاتن بۆ دەستنە سعودیە کاکەوە ئەدیبەت ملیان ناکاتن بەقی بەرکەسی عێراقی عەمرە و ئەمڕا حەج ئەوەش ملیان ناکاتن بۆ دەستنە سعودیە کاکەوە ئەدیبەت ئەوەی منیە دەسەڵاتی منیە بەقی بەرکەزی عێراقی تحدیدی کردیە ئەمڕا حەج ملیان ناکاتن ئەوانە
او بارا كدريت مسافرين لبو مسافر عندك كذا تسن لبو علاج كذا تسن لبو سياحات كذا تسن لبو هر شيء كان هبيتم بلا ما عدا حج وعمره حج وعمره شو مليان ناكاتن يعني وڵاتە ئەوروپیەکان و يعني تورکیا و ئوردن و ئەنا دەگانی چوو بەڵێ باشە کاگوشە سپاس بە وەڵامەکەت زۆر سپاس. کاک دانا چۆنی؟ باش کاک دانا باش کاک دانا چۆنی کاک دانا؟ جێم لێتە کاک دانا. کاک دانا یەک پرسیارمان هەیە لای ئێوە پارە گۆڕینەوە $7,000 دەتوانن لە بۆ هەموو مسافرێکی خارجی بکەن وەنیا؟ جەنابتان کێ بوون قوربان؟ من ناوم قادر نادرا. سەرچاوم کا قادر. ڕێستێک. بەڵێ قوربان فەرموو. سپاس. بەس ئەو پرسیارەمان دەوێت لە ئێستا. لە سلێمانی ئایا پارە لە سلێمانی ئێستا پرۆسیجەری حالیان پرۆسیجەری دانانی سیستمی بانکەکە بەڕێوە ئەچێ ئیشاڵڵا لە ئایندەیەکی نزیکدا ئەکرێتەوە بەڵێ بەردەستە بێ ئەو سیستما. یعنی ئێستا نییە لە سلێمانی ئەو $7,000 ئێستا حالیان خەریکی ئەوەن حالیان ئێمە لە ناو مەفارین خەریکی ئەوەن. یعنی ئێستا دەدرێتە دانانی سیستمەکە تەسەوڕەکەم لە کاتێکی نزیکە ینی بۆیە نامێ بڵێم کاک بەس قادر بەڵێ ساعتی اشتراکرێتەوە هەتا سیستم چونکە سیستمە ئێستا خەریکی ڕەبتی کۆمپیوتەر و ڕەبتی سیستمە ئەوانن کە تەفعیل بوو سیستمەکە ئیعلانێکین ئیتر ساعاتێکی ترە 24 ساعتی ترە چەندێکی ترە یعنی لە ئیشان لە پرۆسیجەری ئیشەکە. بەڵێ کاک دانا ئەی ئەو پرسیارە ئایا حەج و عەمرە شمول دەکەی یان نا؟ بەڵێ چۆن بەپێی هەموو ڕێنمایەکان کاک قادر ڕێنمایەکان ڕێنمایی بانکی مەرکەزی عێراقیە هەموو ئەو وڵاتانەی ڕێگە پێدراون شمولێکە مەعەدا چەند وڵاتێک بانکی مەرکەزی ڕێگەی پێنەدراون ئەوەی تا ئێستا کە من بەرجێم کەوتو بەڵام ئەتاکو ئێستا مەسەلەن تا بانکەکە تەفعیل نەبێت قایمەمان بۆ نێرەکە تەفعیل بوو بەڵام ئەوەی کە ئێستا هەیە وابزانم ئێرانە لوبنانە سووریایە کۆریای باکوورە ئەمانە شمولی ناکە ئەژینا عەمرەیەشێکە لەوانەیە کە بڵێ مەشمولە بەوە و شمولێکا و کێشەی نییە. کاک دانا تو دڵنیای بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر ئەڵێ شمول ناکە شتی وا دەبێتن دەڵێ لە بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر ئەڵێ شمول ناکە شمولی چی ناکە؟ حەج و عەمرە کە دۆلاریان لۆ کە دینار بگرێت زەکا قادرەوە من بەڕێوەبەری بانکەکەم لەگەڵایە بەڵێ خۆشی خان حەج و عەمرە شمولەکەیان نە شمولەکە باشە بەس بۆ مەبلەغەکە جارێ ئەبدەیت نین بەڵام شمولەکە. باشە زۆر سپاس کاک دانا سپاس بۆ ئەو زانیاریە زۆر سپاس دەکەم بۆ وەختش کە بەسەرتان دەکەینەوە بۆ بابەتیکە زۆر سپاس. ئەی باشە و دوو کەسن دەڵێن دەچینە ئەمرەی لێ دوانیان لێ وەرگیرە ئێستا قایمەمان بۆ نێرەکە تەفعیل بوو بەڵام ئەوەی کە ئێستا هەیە وابزانم ئێرانە لوبنانە سووریایە کۆریای باکوورە ئەمانە شمولی ناکە ئەژینا عەمرەیەشێکە لەوانەیە کە بڵێ مەشمولە بەوە و شمولێکا و کێشەی نییە. کاک دانا تو دڵنیای بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر ئەڵێ شمول ناکە شتی وا دەبێتن دەڵێ لە بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر ئەڵێ شمول ناکە شمولی چی ناکە؟ حەج و عەمرە کە دۆلاریان لۆ کە دینار بگرێت زەکا قادرەوە من بەڕێوەبەری بانکەکەم لەگەڵایە بەڵێ خۆشی خان حەج و عەمرە شمولەکەیان نە شمولەکە. باشە بۆ ئەژینا عەمرەیەشێکە لەوانەیە کە بڵێ مەشمولە بەوە و شمولێکا و کێشەی نییە. کاک دانا جێویستی هەردوو دەنگەکان بوون بینیتان ئێستا بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە بە ڕۆژی ڕووناکەوە دەزانی سەردەمی عەسری حەجاریە دێ ڕاست ناکە یعنی زۆر خەڵک پێیان ناخۆشە برێت درۆی دەکات بەسقەی ناکات کە درۆی دەکاتن کە دەڵێ ناتوانین هیچ کەسێک مافی ئەوەی نییە کە پارە بۆ حەج و عەمرە دەچێت پارە بگۆڕێتەوە کەچی بەڕێوەی فڕۆکەخانەی بەڕێوەی ڕاگەی فڕۆکەخانەی سلێمانی پێی چاوانەکە قسەی دەکات و هەروە ئێمە نووسایی فەرمیمان دەکەین بەڵێ هەموو هاوڵاتێک دەزانێت
بەڵام دزیەکە چۆن لە هاوڵاتی دەکەێت ئەوە پرسیارە ئەساسی هاوڕێیان لە ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئەو بانکێکە پارە دەگۆڕێت پێ دەرێن ئارتی بانک ئارتی بانک سەر بە ستێر گروپە ستێر گروپی سەر بە مەسرور بارزانانی ینی مەسرور بارزانی لە پێناو قازانجێکی یەکجار کەم کە هاوڵاتێک سەفەر دەکا بۆ دەرەوەی وڵات لە گۆڕینەوەی پارە دەیکا بێ ئەو دزیە دەکا هەموو ئەو پارەیە لە بۆ خۆیان دەمە چۆن دەیبەن بەنمونە هەموو ئەوانەی ئەمڕۆ سەفەریان کردو بۆ عەج بۆ عەمرە عەج و عەمرە پارەیان نەگۆڕیتەوە لە بەروی سیستەم کاری نەکردیە بەڵام لەسەر ناویوان هەموو پارەکە دەگۆڕدرێتەوە لە بۆ ئارتی بانک یعنی ئارتی بانک دزی لەو عەمرەکارانە دەکاتن کە دەچن سەفەری مالی خۆی دەکەن لەوێن دەر لە بیرتان نەچی دوعایان لێ بکە ئەوجا ببینن هاوڕێیانی هێژە دەسەڵاتی کوردی تەنانەت ئامادەیە دزی لە عەمرەکارێک بکاتن کە بڕێکی یەکجار کەمە ئەوە چ جای بۆڕێ نەفتەکە چ جای مەرجەکە چ جای بۆ من زیاتر کاتتان ناگرێت کاتە چ خۆش ماڵاوە